خۆپشاندانی هێمنانی ئەمڕۆ بە دروشمی هیچ بیانوێک لە کوشتنی ژندا نییە، پەیامێکە لە چوارچێوەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی کە تێیدا کۆمەڵێک ڕاستپاردە و داواکاریمان هەبوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لایەنە پەیوەندیدارەکان لەبارەی زیادبوونی کوشتنی ژن بە بیانووی شەرەف. پاشان ئێمە لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی هەرێم کابینەی نوێین، هەروەها پەرلەمانێکی تازە بۆ ئەوێش چەند داواکاریەکمان هەبووە لەوەی کە زیادکردنی ڕێژەی ژن لە حکوومەت لەو کابینەی وەزاریە پاشان شۆڕ بێتەوە بۆ یەکە کارگێڕیەکانی دیکە. کۆمەڵگە دووبارە ئەی هەژێنیتەوە ئەڵەی تونوتیژی لەسەر بنەمای جەندەر لەسەر بنەمای ژنبوون بەسە. طبعاً بەس نابێ وەختێکی زۆری ئەبێ چکە ئەزانین یعنی جیاکاریەرەوە نییە تێ هەڵڵان و کوشتن نە و تونوتیژی هەرەوە نییە لێ بێ درێ و بکوژرێ. تونوتیژی شێوازی جۆرا و جۆری هەیە لە یاسا لە هێنی کللتوری یعنی تەماشاکردنی خەڵک. ئەو ڕێپێوانەی ئەوڕۆکە کە ئەنجام دەدرێتن یەک لە چالاکیەکانی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی هێدش بە ژنانە. ئەو تونوتیژەی کە ڕۆژانە بە بەرچاوی هەمووانەوە بەدی دەکرێتن بەرامبەر کچ و ژنان ئەنجام دەدرێتن بە هەموو زۆری هەیە ئەو تونوتیژیانە بەریکەی بە شێوەیەکی دەبیتن لێ بە پێویستمان زانی ئەو چالاکی ئەنجام دەین لەو کاتەدا تاوەکو هۆشیارێک لە بۆ کۆمەڵگا بەرامبەر ئەو تونوتیژیانە کە پێشان بدەین کە ژنی و کچانی ئێمەش مرۆڤن.